بەگشتی ئێمە پلانمان داڕشتووە لەسەر بنەمای ئەوەی کە بتوانین کار لەسەرەوە بکەین کاریگەریەکانی وشکە ساڵی کەم بکەینەوە لەسەر جوتیاران و هەر هەنگاوی یەکەمان بە شێوەیەکی ئەمەرجنسی هەوڵمان داوە کە بەرهەمی دانەوێڵە بە تایبەتی گەنم ئەمساڵ بپارێزین و خۆشبەختانە وەزارەتی کشت و کاڵ بڕیاریدا لەسەر خەرجکردنی 99 میلیۆن دینار بۆ کڕینی قڕکەری کۆنتترۆلکردنی مێرووی زیانبەخشی سن و کولە لە ناو چێلگەی جوتیارانە و دەستمان بە دابشکردنی کرد هەر بە زووترین کات لەم هەفتەی ڕابردووە و بە شێوەیەک بەبێ بەرامبەر ئەیدەین بە جوتیاران بۆی جوتیاران بتوانن ئەو چێلگانێکەوە ماوە و ئەو چێلگانێک کە ئاو ئەدرێوە لە ئێستادا گەنمەکەی پێگەیشت و نزیکی درەو بۆتەوە کاریگەری سن و کەم مێرووی زیانبەخشی سن لەسەر و چێلگانە کەم بکەینەوە بە جددی ئەمە یەک دوو هەوڵی جددیمان ناوە بۆی ئێمە لەم ساڵە بەپێ ئەو بودجەی کە تەرخان کراوە لایەن جەنابی جێگری سەرۆکی حکوومەت و لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵیەوە کار لەسەرەوە بکەین کە هەوڵ بین سیستەمی ئاودێری بۆ زۆرێک لە باخەکان دابینکەین و لەگەڵ بەڕێبەراتی ئاودێری سلەیمانیە ئێمە چەند جارێک کۆبوونەوەیکی هاوبەشمان کردووە کە تێیدا بتوانین کەناڵە ئاودێریەکان بە تایبەتی ئەو شوێنانێک کە وشتی کردووە بۆ باخەکان یاخود بۆ ئەو سەرچاوە ئاویانەی کە چێتە سەرزەوی جوتیاران هەوڵ بین لە ڕێگەی دروستکردنی کەناڵی ئاودێری و دابینکردنی بۆری و دابینکردنی سیستەمی ئاودێریەوە وا بکەین کە ئیدارەی ئاویش بین و کەمێتی ئاوی کەمیش بەکاربێنین لەگەڵەوەشا بتوانین زەوی کشت و کاڵەکان پارێزین لە وشک بوونەوە و لە وشکە ساڵی خاڵێکی تر هەروەکو پلانێک کە بڕیارمان لێ داوە بۆ پاراستنی بەرهەمی کشت و کاڵی ناوخۆیی ئەمساڵ خۆشبەختانە توانین بڵین بەرهەمی سەوزە تاکو ئێستا بەرهەمێکی باشی هەیە و ئێمە لە یەکی چوارەوە بەپی بڕیارێکی وەزارەتی کشت و کاڵ بڕیارمان داوە بە قەدەغەکردنی زیاد لە 20 جۆر لە بەروبوومی کشت و کاڵی لە سەوزە و لە میوە و لە بەروبوومی ئاژەڵی و پەلەوەری